ئەو هەمیشە هەوڵ دەدات کە سەلاوەکان بخاتە سەر ئیش. سەرەتا وەک کارمەندێک دەست بەکار بوو، بەڵام دواتر توانی ببێتە یەکێک لە ساماندارترینەکانی جیهان. چۆنگ جۆیۆنگ دامەزرێنەری هیۆندای بەناوبانگ. چۆنگ جۆیۆنگ لە یەکێک لە گوندەکانی کۆریای باشوور لە ساڵی 1950 لە خێزانێکی هەژار لەتایک بوو، وەیە ناچار بوو هەر لە منداڵیەوە دەست بکات بەکارکردن. توانی وەک کرێکارێک لە دروستکردنی یەکێک لە بیناکاندا دەست بەکار بێت. ڕۆژانە ماوەیەکی زۆر سەرقاڵی کرێکاری دەبوو، ئەوە ژوای کردهبوو ئەزمونێکی باش لەو بوارەدا بەدەست بهێنێت. وێڕایەوەی کە زۆر ماندوو دەبوو، بەڵام دواتر بەهۆی جەنگی دووهەمی جیهانیەوە ناچار بوو واز لە کارەکەی بهێنێت. دوایەوە یۆنگ وازی لە کارەکەی هێنا، لە کارگەیەکی دروستکردنی ئۆتۆمبیلی سەربازی دەستی کرد بە کارکردن. لەوێش توانی ئەزمونێکی باش بەدەست بهێنێت لە چۆنیەتی چاکردنەوەی ئۆتۆمبیلدا. ئەوە ژوای لێکرد کە هەوڵ بدات کارگەیەکی تایبەت بەخۆی لە ساڵی 1946 بکاتەوە. دوای ماوەیەک یۆنگ توانی کۆمپانیایەکی تایبەت بە بواری گرێبەست و کاری بینەسازیدا بمەزرێنێت کە ناوی لێنا هیۆندای، کە ئەوەش وشەیەکی کۆریە بەواتای کاتی ئێستا دێت. لە ماوەیەکی کەمدا کۆمپانیاکەی توانی سەرکەوتنێکی بەرچاو بەدەست بهێنێت بە شێوەیەک کە گرێبەستی ناوخۆیی و نێودەوڵەتیشی ئەنجام دەدا. یەکێک لە بەناوبانگترین پرۆژە نێودەوڵەتیەکانی بریتی بوو لە ئەنجامدانی گرێبەستێکی 1 ملیار دۆلاری لە سعودیە. ئەوە ژوای لێکرد لە ماوەیەکی کورتدا ڕکابەری هەموو کۆمپانیا گەورەکانی بیناسازی ئەو کاتە بکات. یۆنگ تەنها بەو سەرکەوتنە ڕازی نەبوو، ئەوڵی دەدا ئەو ئەزمونەی لە بواری ئۆتۆمبیلدا هەیبوو سوودی لێوەربگرێت. بەو شێوەیەش کارگەیەکی تایبەتی بە ئۆتۆمبیل لە ساڵی 1967 دروست کرد، بە ئەمان شێوە لەژێر ناوی هیۆندای. سەرەتا ئەرکیان بریتی بوو لە کۆکردنەوەی ئۆتۆمبیلی فۆرد لە ناو کۆریا. ئەوەی جێگەی سەرنجە کە تەنها لە ماوەی 8 ساڵدا توانی یەکەمین ئۆتۆمبیلی کۆری دروست بکات و ناوی لێنا پۆنی. دوای ئەو سەرکەوتنە حکومەتی کۆریا بە تەواوەتی پاڵپشتی لە یۆنگ کرد. ئەوە ژۆکارێک بوو بۆ ئەوەی لە پێشکەوتن بەردەوام بێت بەبێ ئەوەی بیر لە وەستان و وازێنان بکاتەوە. یۆنگ لە سەرکەوتنەکانی بەردەوام بوو، نەک بە تەنها لە بواری ئۆتۆمبیلدا، بەڵکو هەستا بە دروستکردنی یەکەمین کەشتی لە ساڵی 1974 و ناوی لێنا ئەتلانتیک بارۆن. لە ساڵی 1983 هیۆندای چووە ناو بواری ئەلکترۆنیاتەوە، توانی سەرکەوتنێکی زۆر لەو بوارەشدا بەدەست بهێنێت. لەگەڵ هەموو ئەو سەرکەوتنانەشدا هەمیشە هەوڵی دەدا کەسانی لاو لەسەر کارەکان دابنێت و یارمەتیان بدات لەوەی کە ئەوانیش بتوانن ئەزمونێک پەیدا بکەن و هەوڵی سەرکەوتنی باشتر بدەن. بەم شێوەیە هیۆندای بوو بەو ناوەی کە ئێستا لە تەواوی جیهاندا بەرهەمەکانی بەکار دەهێنرێت.